ئەم پرۆژەیە بینای وونەرە جوانەکانی هەڵەبجەیە. لە ساڵی 2012ەوە بڕیاری دروستکردنی دراوە، بەڵام بەهۆی نەبوونی پارەوە زیاتر لە 10 ساڵە ئیش و کارەکانی وەستاوە. لێرە بەرپرسانی حکومی و نوێنەری ڕێکخراوەکان و چالەکانی کۆمەڵی مەدەنی کۆبوونەتەوە باس لە بربەست و ڕێگریەکانی وەستانی پرۆژەکانی هەڵەبجە دەکەن. بە شێوەیەکی گشتی هۆکارەکانی بیانووی نەبوونی پارە و هۆکاری سیاسی و حیزبی بەسەرەکیترین دەزانن کە شارەکە پێوەی دەناڵێنێت. ئاورێکی جدی لە پارێزگایە بدەنەوە، چونکە بەڕاستی گەر بەم شێوە بڕات پارێزگاکە ڕوو لە چۆڵبوون دەکات. ڕووداوکەیت پرۆژەیەکی خزمەتگوزاری بۆ پارێزگاکە نەکرێت، هۆکاری سەرەکی بۆ جێبەجێنەکردنی پرۆژەکان لە پارێزگا هەڵەبجە و ئاوڕنەدانە و جدی هۆکارەکە سیاسیە بۆ ململانی نێوان ئەو دوو حیزبە باڵا دەرسە دەگەڕێتەوە کە هەموو نوێنانەکانیان لە هەڵەبجە تۆخ کردوێتەوە. معاناتی ئیداری خۆجێیی پارێزگای هەڵەبجە کەمتر نییە لە معاناتی هاوڵاتیانی پارێزگاکە بەنسبەت پرۆژەکانەوە. بۆیە ئێمە ئەمانەوێت هاوڵاتیان لە زاری بەرپرسانی ئیداری پارێزگاکەوە بۆیان ڕوون بێتەوە کێشەکانی پارێزگا هەڵەبجە لەکوێیە و چارەسەریش لەکوێ. بەپی ئامارەکان 198 پرۆژە کە بەشێکیانی 10 ساڵ پێش ئێستاە ڕاگیراون و کارکردن تیان داوەستاوە بە 260 ملیار و 500 ملیۆن دینارەیە. هۆکاری سەرەکیان ئەتوانم بڵێم یەک نەبوونی نەختینەیە کە لە بانقەکانە نەختینە نیە و کۆمپانیەکانش ئامادە نین کە ئەوەی هەیەە ئەم جارێکی کە خەرجیکەنەوە. ئەمە یەک دووهەم دەست بەکاربوونەوە بۆ پرۆژەکان بە پێی ئەولەویەت لەلایەن وەزارەتەکانی پەیوەندیدارەوە دیارەکرێ. هەندێک لەوانە تا ئێستا دەست بەکاربوونیان بۆ نەنووسراوە. کێشەی سیاسیشەوە یەکێکە لە کێشەکان بەڕاستی کە هەڵەبجە لەم بەینا بووەتە قوربانی لەم بابەتە کە بە نمونە هەمومان نەزانین کە لەسەر دانانی بەردی بناغا یاخود ئیفتیتاح پرۆژەکانی ئێمە پەکی ئەکەوێ. هەڵەبجە ئەو شارەی بۆی کۆمەڵکوژی و جینۆسایدی خەڵکەکەی لەلایەن بەحسەوە حکوومەت بڕیاری دابی کاتە پارێزگا، بەڵام پەراوێزخستن و ئاور لێنەدانەوە و شکستێنانی پرۆژەکان تا دێت بۆ دواوە دەیگەڕێنێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.